دەکرێت ئەگەر مرۆڤێک یان کەسێک پێویست بکە بڕیارێک بە پێویست دەکات کە ورتر و وریایەنەتر هەمیشە بیر لە بڕیارەکانی باتەوە خۆگەرکاری هەموو ڕۆژێکت بڕیاردان بێت بە تایبەتی بڕیاری چارە نووساس ئەوە بەڕاستی ئەرکت قورسە لەوەش گرنگترەوەیە کە لە دوای ئەزمونێکی 39 ساڵی لە ئەزمونکردنی بڕیارداری ڕۆی ڕۆژانە پێدوا بێت کە هەڵەت نەکردووە و سووربی لەسەر بڕیارەکان تۆ بڵیت لە هیچ بڕیارێکم پەشیمان نەبی ئەمە یەکێکە لە ئەزمونەکان کە چیرۆکە هەواڵم ئێوارەیە بۆتان بازەکە کە ئەزمونی کێیە ئێوارەتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ من لۆنا بکرم حاکم ڕزگار دادوەری دادگاییکردنی سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی پێشووتری عێراق کە ئێستا خانانشینە ئەمڕۆ حاکم ڕزگار بۆ چیرۆکە هەواڵ دەدوێت حاکم ڕزگار دەڵێت لە هیچ بڕیاردانێکی یاسایی کە دەرم کردووە پەشیمان نیم مام حەمید بە موچەی مانگانەی خانانشینیەکەی هەوڵی سەوزکردنی کوردستان دەدات هاوڵاتیەکی ئەمریکیش دوای ئەوەی لە وێنەدا شارۆچکەی ڕەواندز دەبینێت و سەرسان دەبێت پێی بەرەو هەرێمی کوردستان گەشت دەکات و دێت لە ڕەواندز نیشتەجێ دەبێت هاوڵاتێکی دانیشتووی دهۆک بە بەهرە و بەکارەدەستیەکانیەوە بۆتە خاوەنی براندێکی کوردی بەهۆی زۆری خواست لەسەر بەرهەمەکانیەوە بە ئۆنلاین بەرهەمەکانی ساغ دەکاتەوە لە گوندی بێستان سووری سەر بە ناحیەی شارە زوورەوە بەرەو کۆلێژی یاسا و دواتریش دادگاییکردنی سەدام حوسێنی سەرۆکی پێشووتری عێراقی ڕژێمی بەعس حاکم ڕزگار خاوەن خزمەت و ئەزمونێکی زۆرە لە بواری یاسا و لە دادوەریدا دوای 39 ساڵ خزمەتکردن ئێستا خانانشین بووە ئەمڕۆ چیرۆکە هەواڵ میوانی حاکم ڕزگار بوو و لە نزیکەوە دەربارەی تەمەنی منداڵی ئەزمونی کاری دادوەری بڕیارەکانی ناو دادگا گفتوگۆمان کرد لەبارەی خانانشین بوونیەوە حاکم ڕزگار دەڵێت کۆتا ڕۆژی کارکردنم لە یەکەم ڕۆژی کارکردنم جددیتر بووم بەڵام بۆ هاوڕێ و نزیکەکانم لە ناو دادگادا بێتاقەتم و بیریان دەکەم کاکەم سڵاو لێبێ زۆر سپاس سڵاو لێبێ زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس ماڵەکەش خۆشە کاکەم بەرە کتێبخانەکەتەوە دەست پێ بکەیت بەڵێ باشە ئەم ئەزمون و ئەم کتێبانە بە زۆری چیان تیا بابەتەکانی چی وڵای بە زۆری قانونە بەڵێ بەڵام لە بەشەکانی تریشی تایە ئەو شتانێک کە پەیوەندیشی بە قانون هەیە وەکو علمی نەفسە علمی طبی عەدلیە وەکو مێژووە وەکو هەر بابەتە کۆمەڵایەتەکانی ترە جگەلەوە پڕە لە شیعر و ئەدەبیش کاک حاکم سواز بۆم دەرفەتەوە بۆ میوانداریە لە 1950 تا لە بینی باوکێکی شارە زووری و دایکێکی کۆییا لە دایکە بن چیرۆکی ئێوە لە مناڵیا بە تایبەتی چییە و لە ناو خێزانی خۆتانە چییە لە بنەماڵەیەکی تەباد لەدایک بووین کێشەی زۆرتیان نەبووە بناماڵەکە جددیش بووە بە تایبەتی دایکم لە سەرەتاوە ئێمەی بۆ خوێندن ئامادە کرد ئەوە زۆر گرنگە ڕەنگە باوکیشم هەر هەمان حەزی هەبووە بەڵام دایکم سوور بووە لەسەرەوەی کە ئێمە ئەبێ هەموو خوێندن تەواوکەین باشە ئەین تا ئەو شوێنی کە پێوەست بوون بە خێزانەکەتان و ژیانی ئێوە چیرۆکی ئێوە زاڵترینەوەی بووە کە سەرقاڵی خوێندن من لە 1970ەوە تقریبان ئێوە چنە ناو یاسا و لە کۆلێژی یاسای تر دەردەچن ئەو ئەزمونەی ئێوە ئەوەیان چیترە ینی بە نزیکەیی خەرمانێکی زۆر و ئەزمونێکی زۆرتان هەیە لە بواری یاساییە ئەم ئەزمونیان چی یادنی یادەوەری ئێوە چیرۆکیەوە لەگەڵ ئەم قۆناغی ژیانتانە چیە هەموو ڕۆژێکی چیرۆکێکە ینی پڕە لە یادەوەری گرنگ تەجروبەیە ئەزمونێکی ئینسانی گەورەیە ڕاستی چکە دادگاکان و کێشەی ناو دادگاکان هەمووی کێشەی مرۆڤە و کێشەی مرۆڤایەتیە و کێشەی ئینسانیە لایەنێک زۆڵمەکە و لایەنێک زۆڵمی لێکراوە لایەنێک بە درۆ بۆی هەڵە بەسن کە زۆڵمی کردووە
جاوەرە درۆ و ڕاست لە ناو دادگاکانە لێک جیاب قەت ڕوبەڕووی حاڵەتە بوویتەوە ینی بۆ نمونە ڕاستی یاسایی ینی نیناو محکەمە شتێک بوو بێ و ئەوەی کە لەگەڵ مەبدە و بیرکردنەوەی ئێوە بوو بێ تەزاڕوبێک هەبوو بێ لەو بینانی شتێکی ئێوە خۆتان بڕاتان پێی هەبوو بێ و شتێکیش کە قانون سەپاند بێتی کە ئەبێ بەو جۆرە بێ ئەوەش ڕوەدات وەڵە چیرۆک زۆرە کە تۆ بە پێچوانەی ئیرادەی خۆتەوە حکومە دەیت یعنی حکمی قانون جایە و حکمی هەندێک جار عاتیفە و ئینسانی جایە بەڵام دادوەر ئەوەی پێویستە کە ئەو دوولایەنە تێکەڵ نەکا بەڵام نابێت لە بیری بچێتەوە ڕۆ ئینسانیەکەی قانون ڕۆ ئینسانیەکەی دادوەری و دادگەری ئەمە زۆر جار هەیە تۆ حەزم نەکردو ئەم بڕیارە دەرچێت بەڵام قانونەکە و حەقی تەرەفی مقابل و ئەوەی ویستووە لەم بۆعدەوە چون بۆ پرسیارێک کە خۆتان لەگەڵ یانین یاسای لە سێدارەدان کە لەگەڵ یانین ئەمەی کە ئەم لەگەڵدانە بوونە پەیوەندی هەیە بە بیر و باوەڕێک و ئیتیقادێکی فەلسەفی خۆتان یان تێگەیشتێکی قوڵە لە یاساکەواتان لەیەکا کە هەست بکەن کە ئەم شتە نابێ هەبێ ینی پەیوەندی بەچیەوە هەیە سزای لە سێدارەدان یەکەم نابێت تێکەڵ بکرێت لەگەڵەوەی کە ئەمە پشتگیریە لە تاوان نە بە پێچەوانەوە مەرج نییە سزای لە سێدارەدان خۆرستر بێت لە سزایەکی هەتایی لە سێدارەدان کوشتنە بە قانون جایەکێ لە ئەدیبەکان ئەڵێ قاتل ئەچێت لە تووڕەبوونا یا لە ئەچێت یەکێکە کوژێت بەڵام دادوەرەکان بەهێمنی بڕیارەدەن لەسەر کوشتنی کەسێک نامێ بابەتێک تێپەڕێنین کە پێوەستدارە بە ئەو حکومەی کە ئێوە یان ئەو دادگاییکردنە پرۆسی دادگاییکردنی کە ئێوە تیا دادوەری باڵا بوون ئەویش پرۆسی دادگاییکردنی سەدام حوسێنی گەورە دیکتاتۆری پێشووی عێراق بوو بیرتان لەوە نەکردوتەوە کە خەڵک زۆرێ وردەکاری ئەم چیرۆکانی ئێوە بزانێ ڕەنگە بێوێ کۆی پرۆسەکەش وردەکاریەکانی بزانێ هەم بۆ ڕایگەشتی هەم بۆ کەسانێک کە خوێنەری قانونین بیرتان لەوە نەکردوتەوە کە هەمووی بکەن بە پاکێجێکی کۆکراوە لە مەلەف لە بابەتێکە لە بەردەستی خەڵکا بێ کتێب کۆکراوەیەکە لە بەردەستی خەڵکا بێ بەرەوەڵا فکرم هەیە وردە من لە حەزاتیشم لەسەری نووسیوە بەزیتر نازام دەرفەتم دەبێ بە باشی ئەو دەرفەتە بۆ ئەوەی کە ئەو پرۆسی دادگاییکردنەکەش بڵێ ینی شتێکی پێویستە ئەوە وەکو ئەگەر هەوەکو ئەزمونێکیش بێ بۆی کە کەڵکیی لێوەربژێرێت لاین لە کوی ئەو هەموو ساڵە لە ئەزمموی ئێوە لە هیچ بڕیارێکتان پەشیمانی ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژەکانی تر زیاتر ئیشم کرد و دوای هەموو حاکمەکان هاتمە دەرەوە لە دەوام و حماسی یەکەم ڕۆژم بۆ وەزیفەکە لە بەهاری 1970 چۆن بووە بۆ ئیشکردن ئەو ڕۆژە هەمان حماسم هەبوو لە ڕاستیە لە هیچ بڕیارێکم پەشیمان نەبوومە بۆچی پەشیمان نەبوومەتەوە چکە ڕاست پەلەپەلم نەکردووە کاک حاکەم سپاس بۆ میوانداریەکەت سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتیا هەڵبەتەوە بۆ ئێمە فەخرێکی زۆرەکە لەگەڵ خەرمان و ئەزمونێکی زۆری ڕابردووی ئێوە لەگەڵ کاری یاسای و هەموو مرۆڤێکی جێگە دەست دیار لە ناو کۆمەڵگاکە زۆر زۆر سپاس بۆەوە بەندێکی یۆنانی هەیە دەڵێت کۆمەلگا کاتێک پێش دەکەوێت کە بە تەمەنەکانی نەمامێک بڕوێنن کە دڵنیانین خۆیان لە سێبەرەکەیدا دەدەنیشن لێرە لە هەرێمی کوردستانیش مام عومەر نمونەیەکی چست و چالاکی ژینگە دۆستە ئەو ئێستا کە تەمەنی لە 90 ساڵ نزیک بۆتەوە بەڵام بە گڕوتینێکی گەنجانەوە سەرقاڵی چاندنی دار و درەختە و لە ماوەیەکی کەمیشدا زیاتر لە 2000 نەمامی چاندووە و ئەرکی چاودێری و باەخپێدانیشی لە ئەستۆ گرتووە کە تەواوی نەمامەکانی بە موچەی مانگانەی خانەنشینەکەی کڕیوە و ڕۆژانەش ئاویان بۆ دەکرێت بە دەبەیەکی کون و قوتوویەکی بچووکەوە سەرقاڵی ئاو دێرانە یەکێک ئاو لە بنی درەختەکان دەکات مام عومەر حەزی بە ئاوەدانی و سەوزاییە و هەر بۆیە بەردەوام سەرقاڵی دار و درەختە وەڵاوی لەسەر لە خانگەخانە تەقریبەن چواردە درەختێکی وەکو ئەم تونە و دەوری خانوەخانە دوای ئەو درەختانە 2 ساڵە ناڕم بۆ ئایا نەدرەکە گەورە بگنیتە خەریکی ئەم باخ و کەلبەنووسکەم بەخوا لە پارۆ ئامە تۆی بینی 2000 بنەیە و ئەمەرەوەرەوە هەتا ئاخری کۆتای کەلبەنەکە ئەم لا پارانەگشتی فستقودارانە هەتا کۆتای ئەم کەلبەنە لە ماوەیەکی کەمدا دار و درەختێکی زۆری چاندووە
ئەو دەڵێت تاو کاتەی بتوانم بەردەوام دەبم لە چاندنی نەمام و درەخت. بۆ دێرمەگەر بۆ ئەم قوتووە 2 کیلۆ نیکەمە بنان ئاوەکەم بەس ناکات و مەگەر هەموو ڕۆژ ئاو بچێنم و ئاو بێرم و ئەدادە ئەبێ وەحسابێ ئایان بدێری کە زۆر لەسەر نەکەی و عەزیەت نەدا. وەڵای بە پارەی مەعاش و خانی نووسینەیەکەم لەخوا بەجێ حکومەت یاریمە ماین 450,000 مەدەنی هەر بەوە سەرسم کردگە لە پار و ئالەمات و ئەیوین لەم تەلبەن و نەمامنیان و عەزیەت و ئەم تەرەفسەدا. نەمامەکانی زیاد لە 2000 دانەیە، هیچیان فەرامۆژ ناکات و چاودێرێکی باشیانە. لە بەیانی تاوەکو شەو خزمەتیان دەکات بۆ ئەوەی لەناو نەچن. هەتا شەو نیوە ملمە بخۆم بڕۆمەوە و ئیسراحە بکەم، ئیسراحە خەو لام نیە. نەوەڵا ماتۆڕی کۆخۆی خەوم و عەشرەتی کۆخۆی گیسان هەڵمەگرن بۆچی ئامەشۆخەم لەخوا بەجێ مارێک تێ سارێ ئاودێری سناور و مۆژین تێ. نەمام و درەختەکان جۆرا و جۆرن و ژمارەیان ئێجگار زۆرە. سەرجەمی ئەم نەمامانە و ئاودێری و چاودێریکردنیان مام عومەر لە موچەی خانشینیەکەی دابینی دەکات و خۆی بەتەنها کارەکانی دەکات. ئەو دەڵێت تەمەەن باقی بێت بەردەوام دەبم لە سەوزکردنی ژینگە. مام عومەر لە ماوەی 2 ساڵدا زیاد لە 2000 نەمامی لەم سنوورەدا چاندووە و دیمەنێکی جوانی بەسەر ڕێگاکە بەخشیوە و ڕۆژانە چاودێری دارودرەخت و نەمامەکان دەکات. جگە لەم ماڵەش حەوماڵی دیکەی بۆ ڕێبواران دروست کردووە تاوەکو تێیدا بحاوێنەوە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. هاوڵاتی ئەمریکی دوای ئەوەی کە چەند وێنەیەکی ڕەواندوز دەبینێت زۆر سەرسامە بێپێی بە دڵگیریەکەی بە جوانیەکەی سەرسامە بێپێیز و بڕیارەدا کە لە ئەمریکا بێتە دەرەوە و لە ڕەواندز نیشتەجێ بێت. ئەندرۆبێلی ماوەی 3 ساڵە لە ڕەواندز نیشتەجێ بوو و کاری دارتاشی دەکات و دەڵێت دارتاشی لە باوکیەوە فێر بووە. ئەو تێکەڵاوێکی زۆری لەگەڵ دانیشتوانی ڕەواندزا دروست کردووە و حەزی زۆریشی بە کفتەکەی ڕەواندزە. ئەو دەڵێت کوردەکانی زۆر خۆش دەوێت و ناسناوێکی کوردی حەز لێ و لە بری ئەندرۆبێلی حەز دەکات بە ئەندرۆ ڕەواندزی بانگ بکرێت. هاوڵاتیی ئەمریکیە و ماوەی 3 ساڵە لێرە نیشتەجێ و کار دەکات. هێندە ئاسوودەیە بە پەیوەندی کۆمەڵایەتەکانی ئێرە تەنانەت لە بری ئەندرۆبێلی حەز دەکات بە ئەندرۆ ڕوانزی بانگی بکەن. سەرقاڵی پاکردنەوەی ڕووپۆشە. دەرگایەکی کۆنی لەبەردەستە و نۆژەنی دەکاتەوە. ئەندرۆبێلی ماوەی 3 ساڵە لە ڕواندز کاری دارتاشی دەکات. دوای بینینی چەند وێنەیەکی ڕواندز دیمەنەکانی سەرنجی ڕادەچێشن و بڕیار دەدات ئەمریکا جێبێڵێت و لێرە نیشتەجێ بێت. بۆ ماوەی 3 ساڵە لە ڕەواندز دەژیم. ئێستا من دارتاشم و دارتاشی لە باوکما فێر بوومە. لەم دوکانە بەشێکم هەیە و زۆر بەپەڕۆشم لێرە کار دەکەم. دەمەوێت سوپاسی یەزدان بکەم کە ڕێگەی پێداوم لێرە بم لە کوردستان. باوەڕم وایە کە ئەوە کاری خوایە لێرە کار بکەم. گەلی کوردم خۆشەوێ وای بوو دەچم خوددا لێرە خێزانم پێ ببەخشێت و هیوادارم بەردەوام بم لە بووم. یەکێک لە خاوەنکارەکانی پەیوەندی پێوە دەکات. سەرقاڵی ڕاگۆڕینەوەیە لەگەڵ خاوەنکار مۆدێلی کاریان پیشان دەدات. دوای گەڕانەوەی نمونەی چەند کارێکیمان پیشان دەدات. ئەو لێرە پەیوەندی باشی لەگەڵ خەڵکی ڕواندز دروست کردووە و بە میوان دۆستی و پێکەوە ژیانی ئێرە سەرسامە. ئەندرۆ زۆر حەزی لە جۆرێکی خواردنی ئێرەیە. بەشی زۆری کریارەکانم لە شار دەژین و ئەوان دوورن بەڵام بەرهەمێکی کواڵیتی و بە کەرستەیەکی کواڵیتیان دەوێت. زۆربەی خەڵک مێزێکی گەورە و کورسیان دەوێت بۆ دانیشتنی ئاسایی. من چێژ لە کارەکەم دەبینم. لە هەر شوێنێک خەڵکێک هەیە خۆشی دەوێ و هەندێکیش خۆشیان ناوێ. بەڵام لێرە تێکەلیم لەگەڵ خەڵک زۆرە و کوردم خۆش دەوێت. ئەو بەباشی لە زمانی کوردی تێدەگات. ئەندرۆ حەز دەکات بۆ هەمیشە لە ڕواندز بمێنێتەوە چونکە ژینگە و کللتوری ئێرەی خۆشویستووە. تەیفور محەممەد کوردستان 24 ڕواندز.
سەفەر حەمید دانیشتوویەکی دوهۆکە و تەمەنی 6 ساڵە لە منداڵیەوە خولای کاری دەستی بووە و لە پەرەدان بە حەز و بەهرەکەی بەردەوام بووە. بەڵام دوای چەند ساڵێک خۆی فێری دروستکردنی ئەکسسواراتی خانمان و پیاوان کردو و ڕێچکەیەکی تایبەتمەندی وەرگرتووە. سەفەر ئەکسسواراتەکانی لە چەرم دروست دەکات و زۆری خواست لەسەر کارەکانی وای کردووە لە ڕێگەی ئۆنلاینەوە بەرهەمەکانی ساخت بکاتەوە. ئێستا ئەویش بۆ خۆی بۆتە خاوەنی براندێکی کوردی. ئەفشولە دیف حەزە من دەست پێ کرد گەلە حەز سەروی شووری هەبوو باچوومە خۆ ئەوێدی ینی دەورە مدیتە خۆل مدیتەن ژ دەربای کوردستانێ من أول مثلا مالا خودم دست بکر یعنی چون جای غرفت ما بخو گرت من وقتی من ابتدا دست بکری پشتی اینجا وقتی هندک تشمو چیکری من بوانات كي على اساس ديت شن مثلا چون كنت اشتكي ودي مثلا بوانا كي حصل سرهابن بوشي بيشنجاي ولا ودي الاربيل ام ما بشداري تدا كر يعني اف مروف مثلا برنياس هندك هات مثلا بخو تشتكر انه يعني بيشنجاي جلاك تشولي ما برا بيش حزمن اول ديال شغل دستي جلاك بو يعني مدفي اول شغل دستي بكم يعني وكي خياطيه وكي تشدي مثلا نجاريه بس بوم تشتش تكي يعني دست خوبانه اینا اچما ديف شغل ديفا ديف شغل موظفيه بتشتي وصاوي دي اجا بشتي عمرو مشو سري ويدي چون نزكي تقاعد بونه مثلا نازبم مدفيت مثلا نازفي شغل كي دستي مخون بخو دست بكم ويدي بكم يعني نرن مخور وقت تقاعد جيب مثلا نرن مخور في شو الهرب بخوب الكم وبجي صلو 2017 18 وصل دست بكر بس يا الرسميات وقت اوديا كورونا يعطي يعني ما هو وقتي يعني اوديا خو براند خو دست بكر او شو حتى مكملت كر نمونه اول دركت اف جزان كازالامو يا پورايا جه پورو و جه کارتا تا چند کارت تاویدی هستن کارت تشتاویدی و جه اجازه سایقه تا هستن تشتاکیدی تا هستی که شرکت وریده و نمونه جوایی ها. بۆ پشوەکانی جژنی قوربان گەشتیارێکی زۆر ڕویان لە پارێزگای سلێمانی و ناوچە گەشتیارەکانی دوکان کردووە بە جۆرێک کە زۆرینەی هۆتێل و مۆتێل و کابینە گەشتیارەکان گیراون و پڕبوون لە گەشتیار بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکانیش دەڵێت پارساڵ لە جژنی قوربان 800,000 گەشتیار سەردانی دوکانیان کردو و پێشبینی دەکەین کە ئەم ساڵ ژمارەکە زیاتر بێ گەشتیارەکانیش دەڵێن ناوچە گەشتیارەکانی ئێرە خۆشە و سەرنجڕاکێشن هەست بە ئارامی دەکەین و خەڵکەکەشی زۆر هاوکارن لەگەڵمان بەرزبوونەوەی پیاکانی گەرما و پشووی جەژنی قوربان گەشتیارێکی زیاتریان بۆ ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان ڕاکێشاوە بە شار و هاوڕێکانی لە بەغداوە بە 7 کاتژمێر 380 کیلۆمەتریان بە ماتۆرسکیل بڕیوە و خۆیان گەیاندۆتە ناوچە گەشتیاریەکانی دوکان ئەوان لە ساڵانی ڕابردوش سەردانی هەرێمی کوردستانیان کردو و دەڵێن ئێرە ئارامە و تایبەتمەندی خۆی هەیە احنا جايتنا من بغداد طبعا احنا مجموعة شباب من مختلف مناطق بغداد ئێمە گروپێکی ماتۆر سوارین لە ناوچە جیاوازەکانی بەغداوە هاتوین 380 کیلۆمەترمان بڕیوە و بە 7 کاتژمێر هاتوین بەڕاستی کاراسانی زۆرمان بۆ دەکرێت لێرە ناوچە گەشتیارەکانی ئێرە خۆش و سەرنجڕاکێشن هەست بە ئارامی دەکەین و خەڵکەکە زۆر هاوکارن لەگەڵمان وكان التعامل والاستقبال كلش ممتاز بەهۆی زۆری هاتنی گەشتیاران چەند ڕۆژێکە تەواوی هۆتێل و مۆتێل و کابینە گەشتیاریەکانی دوکان گیراون نور هاوڵاتیشی لوبنانیە و 6 مانگە سەرپەرشتی ناوچەیەکی گەشتیاری لە دوکان دەکات و دەڵێت هیچ شوێنێکمان نەماوە بۆ کرێت نحن الحمد لله بفترة العيد وحتى ئێمە لە جەژن سپاس بۆ خوا گەشتیاری زۆر ڕووی تێکردوین گەشتیارەکانمان پێکاتون لە کورد و عەرەب و تەنانەت گەشتیاری بیانیش ئێستا تەواوی هۆتێلەکەمان گیرا و شوێن نەماوە ئێمە بۆ گەشتیاران زۆرینەی خزمەت گوزاریەکانی حەوانەوە و کات بەسەربردنمان دەستەبەر کردووە پارساڵ لە پشوەکانی جەژنی قوربان 800,000 گەشتیاری ناوخۆ و ناوچەکانی ناوەڕاست و خواری عەراق ڕۆیان لە دوکان کردبوو
بەڕێوەبەری گەشتیاری دوکان دەڵێ پێشبینی دەکەن ئەم پشوە ژمارەکە زیاتر بێت. لە ساڵی ڕابردووە لە جەژنی قوربانە لە ماوەی ئەو فترێکە داوامتیانە بوو بە نزیکەی 800,000 هاوڵاتی و سەردانیکار سەردانی ناوچە گەشتیاریەکانی سنووری قەزای دوکانیان کردبوو و تەسەوڕەکەین بۆ ئەم ساڵی ژەو ڕێژەیە زیاتر بێ لە پار و ئەوەی کە هەشە گەشتیاری ناوخۆ و خوار و ناوەڕاستی عێراقن کە زیاتر ڕۆکەن ناوچەکان و گەشتیاری ئێرانیشی تێدا. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات گەشتوگوزار وەک سەرچاوەیەکی گرنگی داهات لێ بکات. پارساڵ 4 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. پلانی دەستەی گەشتوگوزار ئەوەیە ئەم ساڵ ژمارەکە بۆ هێندە و نیو واتە 6 میلیۆن گەشتیار بەرز بکاتەوە. ئارەسەری کوردستان 24 دوکان. هەموو چیرۆکانی لە چیرۆکە هەواڵ باز دەکەن بۆ ئەوەیە کە بینەرەکانمان سوودی لێبوونەوەی کە لە چیرۆکە هەواڵی ئەم ڕۆدا زۆر گرنگ بۆ ئەوەیە کە بڕیارەکانمان بەپەلە نەدەین تاکو و دواتر پەشیمان نەبین. ئەمانە چیرۆکە هەواڵەکانی ئەم ئێوارەیە بوون. ئاسوودە و تەندروست باش بن.